سلێمانی سەردانی بەڕێبەراتی پەروەردەی ڕۆژهەڵاتمان کرد بۆ بەدواداچوون بۆ پێداویستەکانی قوتابخانەکان و هەروەها دیوانی پەروەردەی ڕۆژهەڵات لێرە ئەوەی کە پێویست بووە لەلایەن بەڕێبەراتی پەروەردەی ڕۆژهەڵاتەوە پێشنیار کراوە هەم بۆ جێبەجێکردنی پێداویستەکانیان هەمیش بۆ نۆژەنکردنەوەی ژمارەیەک لە قوتابخانە بڕیاری لێدراوە و ویان جێبەجێەکەین ئامانج لەو سەردانە بۆ ئەوە بووە کە پێداویستی بەڕێبەراتی پەروەردەی ڕۆژهەڵات بە جۆرەی توانا لەلایەن وەزارەتی پەروەردەوەی کە پێویستیانە ئەوەی کە بە ئێمەشە گونجێ بۆیان جێبەجێ بکرێ بۆیان جێبەجێ دەکەین و بڕیارمان لەسەرداوە ئامانجی سەردانەکەەوە بووە و سەردانش بەردەوامە بێ بۆ پەروەردەی قەزاکان لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان. براتان ناکە لە دوای جەژن خوێندنی ناوپۆل دەست پێ بکاتەوە ڕێکخراوەکان ڕێکارەکانی خوێندنی ناوپۆل چۆنن وایە هیچ گۆڕانکاریەک ئەکرێت لە موچەی مامۆستایان بەتایبەتی بۆ ژمارەکانی داهاتوو و ئەکرەوەش پێ بڵێ هەڵسەنگاندنتا بۆ خوێندنی ئەلکترۆنی چۆن بۆ وەزارەتی پەروەردە. سپاس. تەسەوەرەکەم بەشێک لە بەڕێزان هەر لەسەر خوێندنی ئەلکترۆنی و کردنەوەی قوتابخانە پرسیارکە بن حەزەکەم نەزرەیەکی تۆزێک گشتگیرتان بدەمێ. یەکەم ئەم کێشەیەکی جیهانیە واتە تەنها نابێت لە دیدگایەوە بڕوانین کە ئێمە لە کوردستان کێشەمان هەیە کێشەی نەکردنەوەی قوتابخانەوان هەیە. بەڕێزان بە پێی تازەترین راپۆرتی بانکی دەولی یونیسف یونسکۆ زیاتر لە 100 ملیۆن منداڵ لە جیهانە توانای نووسین و خوێندنەوەی گەشتوۆتە لاوازترین ئاست زیاتر لە 174 ملیۆن و 240,920 قوتابی ئێستا لەناو 27 دەوڵەتدا دەرگای قوتابخانەکانیان بەڕوودا داخراوە بە شێوەیەکی کولی بە شێوەیەکی تەواوەتی. ژمارەی ئەو قوتابیانەی کە تووشی حاڵەتی تەسەڕوب و دابڕان لە قوتابخانە بوون لە سەرتاسەری جیهانە ژمارەکان نزیک بۆتەوە لە 75 ملیۆن قوتابی. کاوێ هەمومان بۆیان قسەیەکەین ئەم حکوومەت خەلێک باسیێن بابەتاکەم کۆرۆنا کاریگەری لەسەر گشتکایەکانی ژیان هەیە و لەسەر کەرتی پەروەردە هەبوو لە جیهان بەگشتی هیچ شتێک وەکو پێش سەردەمی کۆرۆنا نەماوە. لەم ڕۆژانە بەڕێوەبەری فرۆکەخانەی سلێمانی وتی گەشتەکانمان لە چاو ساڵانی پێشووتر بە ڕێژەی لە 155 کەمی کردو و داهاتیشمان بە ڕێژەی ئەگەر هەڵە نەبم یا 60 و یا 65 وت کەمی کردووە کەوابێ کەرتی تەیەران لە پێش گەشت و گوزار لە پێش کۆرۆنا چۆن بووە و لە سەردەمی کۆرۆناشا چۆنە. خوێندن هەموو کایەکانی دیکەی ژیان کاریگەرە بە کۆرۆنا. تازەترین راپۆرتی پسپۆڕانی بواری پەروەردەی نێودەوڵەتی ئاماژە بۆەکەن ئەو لێکەوتانەی کە کۆرۆنا لەسەر کەرتی پەروەردە لە جیهانە دایناوە بە ڕۆژێک و دوو ڕۆژ چارەسەر نابێت چەند ساڵێکی پێویست و نوێترین پێشبینیانەوە یەگە کۆرۆنا و کاریگەریەکانی ئاوا بەردەوام بێ بۆ ساڵانی خوێندنی ئایندا چەندین ساڵی دوورودرێژی دیکەی پێویستە بۆیە تۆ بتوانی دووبارە بنیادنانەوەی قوتابیان و خوێندکاران و منداڵان بکەی لە سەرتاسەری جیهان کابێم کێشەیەکی جیهانیە بەڕێزە. لە بەریتانیا تا ئێستا 2 جار بە شێوەی کولی بڕیار درراوە دەرگای قوتابخانەکان دابخرێت و 4 جاریش بە شێوەی جوزئی. لە بەریتانیا ساڵانی خوێندن 190 ڕۆژە بەڵام زۆر لەو عەدەدە کەمتر خوێنراوە کەوابێ کوالەتی خوێندن لە بەریتانیا وەکو پێش کۆرۆنا نییە. ئەڵمانیا 2 جار دەرگای قوتابخانەکانی بۆ ماوەی 42 ڕۆژ بە کولی لە سەرتاسەری ئەڵمانیا داخستووە و هەروەها 50 ڕۆژیش بە شێوەیەکی جوزئی لە زۆربەی مقاتعەکان داخستووە لە کاتێکە ئەڵمانیا 187 ڕۆژ تا 190 ڕۆژ خوێندنی پێویست. ئەندەنووسیا 208 ڕۆژ خوێندنی پێویستە لە ساڵێکە 109 ڕۆژ دەرگای قوتابخانەکانی داخستووە. بەرازیل 200 ڕۆژ قوتابخانەکان دەبووە بکرانایەتەوە تەنها 9 ڕۆژ لە بەرازیل کراونەتەوە 191 ڕۆژ لە بەرازیل قوتابخانەکان داخراوە. هەموو ئەم ئامارانە ئەم داتایانە مۆشیراتانە بۆیە بۆ جەنابتان باسەکەم یعنی بزانن کە داخستنی دەرگای قوتابخانەکان بەس وابەستە نیە بە کوردستانەوە بۆتە دیاردەیەکی جیهانی و زەمەنی کۆرۆنا. ئێمەش لە کوردستانەوەی کە پێمان کرابێ هەوڵمان داوە ئەم کەشتی ئێمە ڕوبەڕووی ئەم زریانە سەختە ژیان و سەلامەتی ژیانی دان هزار مامۆستا و قوتابی و خوێندکار بپارێزین بەڕاستی چونکە جوڵەی 2 ملیۆن کەس لە ناو ناوەندەکانی خوێندن ئاسایی نییە وابەستە نیە بە مۆڵێک و بە بازارێک و بەوە 2 ملیۆن کەسە. ئەوەی کە پێمان کرابێت توانیمانە ئیدارەیەک بدەین بۆ ئەوەی کە سەلامەتی
لە پێش هەموو شتێکی دیکەوەیە ئەوەی دیکەش ئێمە لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان بەرنامەمان هەیە لە چوارچێوەی لۆست لێرنین بە تایبەتیش بە چڕی لەگەڵ یونیسف کار لەسەر ئەماکەین استراتیژێتێکی گشتگیر دابڕێژینەوە بۆ قەرەبووکردنەوە بۆ دووبارە بنیادنانەوە ڕوویایەکی گشتگیر هەبێت لە ناو وەزارەتی پەروەردە دەرگای ناوەندەکانی خوێندن هەر کاتێک داخرابێ بەرمەملای هەڵسەنگانی تەندروستی داخراوە هیچ کاتێک لە خۆمانەوە دەرگای ناوەندی خوێندنمان نەداخستۆ نەکردومانەتەوە ئەوەی کە ویستوشمانە بیکەین ئامانجی هەمووشمانەوە بووە چ من چ بریکاری وەزیر چ بەڕێوەبەری گشتی ڕاوێژکارەکان هەموو بە ڕێزانە ئامانجەکەمان ئەوە بووە کە ژیان و سەلامەتی مامۆسایان و قوتابیان پارێزی تەفسیراتی جیاواز دەکرێت منداڵ دەیگرێت بەڵام ئێمە مامۆساکانیشمان بەلاوە گرنگن ڕەسمالێکی بەشەری ڕەسمالێکی زانستی پەروەردەیی گرنگی ئێمن ناکرێ مخاتەرە بە گیانیەوە بکەین و جان لە دەستدانیشمان هەبوو بەڕاستی بەڵام هەوڵماندا هەموو شتێ بە کەمترین زیان بێ ئەوەی دیکە هەیە سەلامەتی پێش هەموو شتێک خوێندنەکەش بەرنامەمان بۆ هەیە قەرەبوویکەینەوە ئێستا مؤشیرات هەیە ئەگەر دۆخی تەندروستی ڕێگەمان پێ بداوە هەمووشمان حەریسین لەسەرەوە لە چوارچێوەی و پلانی کە دامانناوە بتوانین لە پاش جەژن بگەڕێنەوە بە ناو ناوەندەکانی خوێندن پرۆگرامی وەرزی یەکەم و وەرزی دووهەم پوخت کراوەتەوە کاڵم پوخت کراوەتەوە واتە پسپۆڕەکانەوە کاری ئێمە نییە وەکو ئیداریەکان و بەڕێوەبەری گشتی و وەزیر و بریکاری وەزیرەوە کاری خەبیرەکانی ناو بەڕێوەبەراتی گشتی مەناهیجە بابەتەکانیان پوخت کردوت ئەساسیاتیان داناوە دەڵێن قوتابی لەو ماوەیە بە دیاریکردنی ئەو بەشەوانانە کە ئەمڕۆیان سبێنێ ئەعلانیەکەن پێم وابێ ئەوە بخوێن و بەو جۆرەش تاقیکردنەوەدن پاشان هەر ئەم خەبیرە بە ڕێزانە لە پاش جەژن بەرنمەیەشی دیکان هەیە ئەویژەوەیە کە ئەساسیاتێک دائانێنەوە مفرەداتی تازە داانێنەوە لەوانەی کە نەخوێنراوە یان قوتابی خوێنکار پێویستی بەوەی هەیە تعمقێکی زیاتری تێبکە یان پاڵپشتێکی زیاتری هەبێ بۆ ئەگەر دۆخی ساڵی خوێندنی ئایندەمان باش بێ بتوانین لە ساڵی خوێندنی ئایندە بە پێ و بەرنمەی کە دامانناوە بۆ بازنەی یەکەم 4 هەفتە و بۆ بازنەی دووهەم 3 هەفتە و بۆ بازنەکانی سەروتر و هەروە قۆناغی ئامادەیش 2 هەفتە قۆناغی بەس پاڵپشتیکردنی عادی تەمکینی قوتابیان بێ و ئەم استراتیژیە دوورمەودا بێت تەنها 1 ساڵ نابێت چەند ساڵێککە ئاخیانێ لەگەڵ یا هەموو ساڵێک ئێمە ئەو وانانەی کەوانەی لە دەستچوون لە چوارچێوەی و استراتیژەتە ئەتوانین عادی تەمکینی تەلەبەی پێ بکەینەوە بەڵام گرنگەوەیە مامۆسایان و قوتابیان و خانەوادەکانیان سەلامەت بن بەڕاستی ئەوەی دیکەش پرۆسەی پەروەردە بە دڵنیاییەوە کاریگەری کۆرۆنای لەسەر بووە و کۆرۆنا کاریگەری لەسەر هەموو کایەکانی ژیان هەبووە هیچ دەوڵەتێکیش لە دنیاە کوالەتی خوێندنی لە پێش ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ ئێستا لە یەک ناچێت هیچ دەوڵەتێکی ژنیە بە شێوەیەکی ئەگەر جوزئیش بێ دەرگای قوتابخانەکانی دانەخست بێت هەر ئێستا کە لەگەڵ جەنابەت قساکەم نوێترین ئامار بە نوێترین ئامار زیاتر لە 178 قوتابی لە سەرتاسەری جیهان تووشی حاڵەتی تەسەڕوب بوون تووشی حاڵەتی دابڕان بوون هەر لە خوێندن دەوڵەتێکی وەکو بەریتانیا لە بیدایەتی ڤایرۆسی کۆرۆناوە هەتاوەکو ئێستا 109 ڕۆژ دەرگای قوتابخانەکانی داخستۆ بە کولی و بە جوزئی چ بە کولی چ بە جوزئی ئەوانەی کە من بە جەنابەت دەڵێم داتان ئامارەکانن کە ئێمە تەواسولمان هەیە لەگەڵ ڕێکخراوی یونیسف لەگە بانکی دەولی و هەروە لەگەڵ ڕێکخراوی یونسکۆ بە هیچ جۆرە خۆمان ڕقم نادەین بەڵکو لە ئەنجامی ئەو راپۆرتانەی کە لەسەر دۆخی پەروەردەی جیهانە کابێ دەمەیە بە خەڵک بڵێم ئێمە کێشەیەکمان هەیە کێشەیەکە جیهانیە و کوردستانیش بەدەر نیە لەوە و ئیشەڵام قۆناغەت تێپەڕێنین بەڵام زۆر گرنگە لاموبالاتی وەکو هیندستانمان لێنەکە خۆنەپارێزی وەکو هیندستانمان لێنەکە بۆ ئێمە گرنگە ژیانی 2 ملیۆن قوتابی و مامۆسا و خوێنکار بپارێزین و ئەمەش ئەولەوێتی کاری ئەمە بۆ چونکە ئێمە لە حکومڕانی بوونجا ڕەهنەمان لێ گیرێ کە پرۆسی خوێندن پەچێکەوێ یا پرۆسی خوێندن وەکو پێویست لە ناو ناوەندەکانی خوێندن ناکرێت بەڵام ئەم زاهیرەیەکی جیهانیە سەبارەت بە خوێندنی ئەلیکترۆنی خوێندنی ئۆنلاینیش هەمیشە هەموو ڕوئیاکانیش متفقن هەموو دراسەکانیش متفقن لەسەرەوەی خوێندنی ناوپۆل باشترێکە لە خوێندنی ئەلیکترۆنی خوێندنی ئۆنلاین بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێمە هیچ بناغەیەکمان هەبوو لەم خوێندنە هیچ بناغەیەکمان نەبووە دامان مەزراندووە شانازی پێوەکەین کە بە ئیمکانەتێکی کەم بەبێ ئەوەی ماڵی گشتی بەهەدەر بدەین قوتابخانەی ئەلیکترۆنیمان دامەزراندووە پرۆژەی هەورە فێرگەمان ئیتلاق کردووە کەناڵێکی ئاسمانیمان لە سلێمانی کردوتەوە لە پەروەردەی کەناڵێکمان لە دووهۆک کردوتەوە لە بواری پەروەردەی منزومەیەکی میدیایی باشمان وەگەڕخستۆ بۆ خزمەتکردنی تەلەبە بۆ ئەوەی دانەبڕێن چونکە لە تازەترین مەفهومی یونیسێفا فێربوون ئامانجا
واتە قوتابخانە وەسیلەیە لە دۆخی ناچاریە کە ئێستا ئەمەی تێکەوتوین ئەوەی توانیمانە ئەمە بەردەستکەین. من سپاسی هەموو مامۆسایانە ئاکەم چ لە ڕێگەی قوتابخانەی ئەلکترۆنی، چ لە ڕێگەی هەورە فێرگە، چ لە ڕێگەی گروپەکانی ڤایبەر و تیلیگرامەوە، چ لە ڕێگەی زووم و هەروەها بەرنامەکانی تیمزەوە. ئەوانە ئێستا متەواصلن لەگەڵ تەلەبەکانیان و بە شێوەیەکی زۆر باش ئەم پرۆسەیە مامۆساکان توانیوانە خزمەتکەن. کەم و کوڕی هەیە بەڵێ کەم و کوڕی هەیە، قوتابی هەیە سوودی لێ نەبینی بێ بەڵێ قوتابیش هەیە سوودی لێ نەبینیوە. بەڵام ئەوەی لەسەر ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئەمەمان مسەخەر کردووە. ئینشاءڵڵا بۆ دوای جەژنی ژەگە بتوانین ناوەندەکانی خوێندن بکەینەوە، ساسیاتانە خوێنرێ و هەنگاوەکانی ئایندەشمان چاومان لەوەیە ئەم قوتابیانەی ئێمە ئەم خوێندکارانەی ئێمە بتوانین پاڵپشتی زیاتری کەین بە هەمولایەکمان و دڵنیاییشە دەم بۆی کە بە هەمومان لە وەزارەتی پەروەردە ڕوئیاکی گشتگیرمان هەیە. بەڵام تکایەکیشم لە دایکان و باوکان هەیە، ئەوەی دەوێ مناڵەکەی بچێتە قوتابخانە نابێت تا ئێوارە لە بازار بگەڕێ بەبێ ماسک بۆ بەیانیش بێ مناڵەکەی بنێرێتە قوتابخانە. تکاکەم با بە دۆخی هیندستانە نەچین، تکاکەم با ئەو بێباچی لە خۆپاراستن هەمان بێت، با ئیتر ئەوە کۆتایی پێبێ. بەڕاستی کۆرۆنا خەتەرێکی جددیە، هەمووان نەزانین ئەو هەموو احتیفالات و قەرەباڵغی کە لە هیندستان کرا کۆرۆنایان داوت کرد، کۆرۆنا و داوەتەکەی ڕەفز نەکردەوە، ئەو دۆخەی دروست کردو کە ئێستا دروستی کردو. باوەکو کۆمەلگایانەمان لێنەیە کەرتی تەندروستی ئەمە بکوێتە ژێر فشارەوە، دکتۆرەکانمان پزیشکەکانمان کارمەندانی کەرتی تەندروستی ئەکەونە ژێر فشارێکی قورسەوە. لەبەرەوە مەسئولیەتێکی جەماعیە کە دەرگای قوتابخانەکانیش بکەینەوە زۆر بە دڵنیاییەوە لەسەر هەموو خاڵێک هەڵوەستاکەین ئەگەر ڕێنمایی خۆپارێزی لە ناو ناوەندێکی خوێندن بەڕێوە باشی بەڕێوە نەچێت. لەبەرەوە پەیوەستە بە ژیان و سەلامەتی خەڵکەوە و داواشەکەین لە هەموو لایەکە لە کاتیکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن دەبێت کۆمەڵگەش هاوکار بێ، بەڕاستی دەبێت میدیاکارەکانیش هاوکار بن، زۆرترین ڕێنمایی بڵاوکەنەوە، چونکە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە ئەرچیشی نیشتیمانی هەموو لایەکمانە. هیوادارم بەم چوارچێوە گشتیە بەو شەرحە کە مەبەستم بوو لە ئەنجامی پرسیارەکەی جەناوت باسی کەم، هەم توانی بێتمەوە شەرحکەم کام دیاردەیەکی جیهانیە، هەمیش ئەمانە تەحەدین دێنە بەردەمان، بەڵام ڕوئیامان هەیە بۆی کە چارەسەری بکەین. بابەتی ئەزانین موچە بە هیچ جۆرێک لە وەزارەتێک لە وەزارەتێکی دیکە جیاواز نییە. ئەوەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستانە و جیهەتی مخەوەلی و تایبەتمەند بۆ بابەتە وەزارەتی داراییە. من ناتوانم لەبری هیچ وەزارەتێکی کە لێدوان بدەم، حەج کاتێک پێویست کە وەزارەتی دارایی لە ڕێگەی گەنجینەکانی خۆیەوە و کارە بەکەیەکە جا ئەوەی کە موچە هەیە وەکو بابەتی موچە پەیوەندی بە مامۆسایە پەیوەندی بە فەرمانبەرێکی دیکە ئەو کۆی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک هەنگاو ئاراسانێ بۆ بابەت. من بە هەموو خەڵک دەڵێم دوو جۆر خوێندن فراهەمە لە کوردستان، خوێندنێکیان حکومیە، خوێندنێکیان ناحکومیە. هەرگیز دەرگای قوتابخانەکانمان بەڕووی هیچ کەسێکا دانەخستووە کە بێتە قوتابخانە حکومیەکە. ئەمە خاڵی یەکە، بەخۆش بووە کە مناڵەکانم لە مەکتەبی حکومی. خاڵی دووهەم بۆ هەموو ئەوانەشی کە لەبەر دۆخێک یان زروفێک منداڵەکانیان بردوتە قوتابخانەی ناحکومی، ئەوانش منداڵی ئەم وڵاتەن وەکو هەمووان ئەو قوتابی کە قوتابی حکومی ئەمە مامەڵەیان لەگەڵەکەین. ئێمە کەمکردنەوەمان کردووە لە وەرزی یەکەمە، کەمکردنەوەکە بە ڕێژەی لە 125 بۆ قوتابخانە لۆکاڵەکان و بۆ پەیمانگاکان و هەروەها بە ڕێژەی لە 150 بۆ قوتابخانە ئینتەرناشناڵەکان. جا لەوەش زۆربەی ئەو قوتابخانانەی کە هاتوون مۆڵەت تازە بکەنەوە بۆ نمونەگە قوتابخانەیە کرێی خوێندنی لەلای ئێمە 2,200,000 بێ ئیجازەکەی لە ساڵانی ڕابردوو بۆ وەرگرت بێ هەوڵمان داوە بە گوێرەی ئەو کوالیتی پێشکەشەکە لە پێدانی مۆڵەتی تازە داشکاندن لە سندرخەکە بکەین. بە هەموو جۆرەکان لەو بارە کارمان کردوەوەی پێویستیش بێ بۆ خزمەتکردنی خەڵکێکین، بەڵام عقلەتی ڕاگررتنی حکومڕانی ئەوەیە 10,000 مامۆسا و فەرمانبەرمان لە ناوم کەرتە هەیە، دەبێت بەرژەوەندی ئەو مامۆسایانی خۆمان بپارێزین و هەروەها دەبێت بەرژەوەندی بە خێوکاری قوتابیان و خوێندکاران ئەولەویەتی هەمووشمان بێ. سێهەمین شتیش ئەوەیە کە دەبێت دامی بزنسی بچووکیش بکرێ، نابێ ئەم بزنسانش ئیفلاسکەن، چونکە ئەمەش منداڵی ئەم وڵاتەی لەوێ لەو قوتابخانە ناخوێنێ. ئێمە بەم ڕوئیایە بیرمان لە بابەتەکە کردوێتەوە و لە ڕابردووش هەنگاوی جددیمان لەسەر ناوە و فەرمانی وزاریشمان هەیە لەو بابەتە داشکاندنمان لە هەموو قوتابخانە و پەیمانگاکان کردو. تعویض بۆ ئەوان چییە بە تایبەتی
کاک بڕیار ئەو بەرنامەی کە دانراوە دیارە بۆ قۆناغی یەکەم بە تایبەتی یەکەم و دووەم بابەتەکە کورتکردنەوە نییە بە قەدەرەوەی بە شەوانە دیاری کراوە و داوا لە مامۆسا کراوە کە دەبێ ئەم پیتانە بخوێنڕێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئاماژەم بۆدا ئێستا لە کردنەوەی دەرگای قوتابخانەکان ئێمە تەرکیزەکەینە سەر وانە ئەساسیەکان واتە بە شەوانەی وانەکانی دیکەش لێسا ئەدەینە سەر و حاڵەتی کە جەنابەت باسەکەی بۆیە زیاتر بخوێنن کە لەوەی کە هەیە ئەوە یەکەم دووهام لە ساڵی خوێندنی ئایندا ئیشاڵا گە دۆخەکەمان تەواو بێ و لە کاتی خۆیان بتوانین لە مانجی نۆ قوتابخانەکان بکەینەوە بۆ ئەو بازنەیە نەک تەنها قۆناغی یەکەم واتە یەکەم و دووهەم و سێم مانجێک بە تەواوەتی تەرخانەکرێ و ئەساسیات لەلایەن خەبیرەکارەوە دیارێکە کە چی پێویستە بوترێتەوە بە قۆناغی یەک و دوو سێ بنەڕەتی و ئەم پرۆسەیە لەگەڵیان بەردەوامە بێت چەند ساڵێک لەگەڵ ئەم بازنەیە کە ئێستا لە بەردەستی ئێمە لە یەک و دوو سێ ساڵی ئایندەش لەگەڵیان بەردەوامە بێ ساڵی پاشتریش لەگەڵیان بەردەوامە بێ بۆیە تاگەنە قۆناغی شەش و تاگەنە قۆناغی حەوت زۆر قورسایی ئەو بابەتیان بەسەرەوە نەبێت سەبارەت بە ئەوەی کە بەشێک لاکەوێتە وەرزی گەرماوە ئێمە ساڵانە بەشێک لە داواممان تاوەکو مانجی شەش بوو ینی ئەگەر حسابی هەندێک لە پۆلە ناکۆتاکان بکەین تاقیکردنەوەکانیان هەتاوەکو مانجی شەش بوو ئێستا مانجێک تەخیرە بین لەم بابەتە ئەوەی کێسا من سەردانی بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژهەڵاتم کردو بەشێک لە داواکاریەکانیان دابینکردنیان دێ پێداویستی بۆ بابەتە موافقەتمان لەسەر داوە ئەو بابەتی کە زۆر ئەمێنینەوە بابەتێکی ئەوەندە نییە مدەتێکی زەمەنی ئەوەندە زۆر نییە کە بمێنینەوە بەشێکی باش لە قوتابخانەکانمانە و پێداویستیانیان هەیە بەڵام جەنابە دەزانی ئەمە تەنها وابەسە نییە بە وەزارەتی پەروەردەوە دەبێت کارە باشە بێت تۆ بەریدۆ سپلێتیش دەبێت ئەگە کارەباوکو پێویست نەبێت مەرحەلەیەکی کەمە کۆرۆنا لێکەوتەی لەسەرمان هەیە ئەگە بتوانین ساڵی خوێندن بۆ قۆناغەین قاسکەین پێم وایە دەبێت ینی تەحملێکی ئەوەش بکەین کە تووشی ئەو ئاستەنگ و تووشی ئەو گرفتانە شەبین سەبارەت بەوانە بێژان شایستەی مانجی دە و 11شان بۆ خەرجکراوە و ئێمە لیستیش حازرەکەین بۆی کە بینەرین بۆ وەزارەتی دارایی بۆ شایستەی مانجی 12 آخر پرسیار بێ ئەگەر ئەوە حەزێت نبێت سەبارەت بەو لە دێشوێنانی کە وەکو پێویست یعنی نێڵی ئینتەرنێت یعنی خۆتان ئەزانم بەشێکی زۆر لە کوردستان تەنها لە نێو شاری سلێمانیش یعنی ناتوانەوە ئینتەرنێتە دابین بکەن یان ئەو خەشی کە هەیە وەکو پێویست نییە دوو بەشێکی زۆر لە خانەوادەکان توانای مادیان ئەوە ناهێنە یان مۆبایل یا ئایپاد بکەن بۆ مناڵەکانیان یعنی دەتوانی بڵێ ڕێژەی سەرکەوتنی خوێندنی ئەلکترۆنیک ئۆنلاین لە سا چەند بووە یعنی ئێوە خۆتان لێ ڕاستی لە واستەی ئێستا یەکەم من ئاماژەم بۆەوە کرد کە شێوازی بەکارهاتنەکەی چۆنە بەڕێزن تەکنۆلۆژیا لە هەموو شتێک بەکاریە لە بواری پەروەردەکەم بەکار هاتووە ئێستا ئەم تەکنۆلۆژیایە هاتوۆتە ناو بواری پەروەردەشەوە ئەمە تەحەدی ئەمە وەرچەرخانە لەبەرەوە هەتا جێگەی خۆی یەکرێ کاتیەوێ ئەوێ دەست و پەنجەی لەگەڵان نەرم بکرێ ئەم بابەتی کە ئێستا لە بینی ئەوەی کەم و ئەیدێتی لە بینەوەی کەم و عارزێتی ڕەم بێ 5 ساڵیکە ڕوئیاکە بە جۆریشی دیکە بێ و سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیا بەرەو پیرروچوون و هاناوچوونێکی زیاتری هەبێ ئێمە لە وەزارەتی پەروەردە ئەوەی کە پێمان کراوە تەواوی ئاسانکاریمان کردو هەر سێ کۆمپانیاکەی مۆبایل ئاسیاسێڵ زێن کۆڕەکتلیکۆم پلتفۆرمی قوتابخانەی ئەلکترۆنیان کردوتە خۆڕایی بۆ هەر قوتابیەک و خوێندکارێک کە ڕۆژانە بێ بەکاری بێنێ ئەمە یەکەم دووهەم ئەو قوتابیانەی کە لە فەرمانە وەزارێکەشمان ئاماژەمان پێکردوە لە گشتانەکەمانە بە هیچ جۆرە فشار نەخرێتە سەر خانەوادەی قوتابیان و خوێندکاران ئەو قوتابی خوێندکارێک کە ناتوانێت لە ڕێگەی مۆبایل و ئامێری زیرەک و ئایپادوانەوە سەیریکە بەرنامەی تەلەڤیزۆنی کەناڵی ئاسمانی پەروەردەیمان ڕاگەیاندووە چ لە سلێمانی چ لە دووەکیش کە بە شێوەزاری بادینی پەخشەکە خشتەی هەموو وانەکانمان ڕاگەیاندوو و هەموو موانانەش دووبارە ئاکرێتەوە جا لەوەش چەندین ئۆفەری دیکە هاتووە کە تۆ توانین لە ڕێگەی ئەپلیکیشنەکانی ئۆفلاینەوە بابەتە سوودی لێوەربگری هەمومان سوودی لێوەرەگرین بە دڵنیایی نەخێر بەشێک دەمێنێتەوە و ڕوئیای ئێمەش ئەوەیە کە زۆرترین سوودی لێوەربگرێ ئەگەر نەمانتوانی هەمووشی سوودی لێوەربگرێ بەڵام قوتابیان تا ڕادەیەکی باش لەگەڵ ئەم پرۆسەیە دەڕۆن تا ڕادەیەکی ئیسفادە هەیە کەیش گەڕاینەوە ناو خوێندنی پۆل هەموو قوتابیانە ئیسفادەیان لێ کردو لە ناو خوێندنی پۆلیشە ئەو ئەساسیاتانە وەکو یەک بە هەموو قوتابیەکانە وترێتەوە جارێش زۆر زۆر سپاسانەکەم.